لە کاتێکدا کە کوردستان لە ژێر داگیرکاریدا بوو هەوڵی لە بیربردنەوەی کێشەکان دەدرا لای تاکی کورد. دۆخەکە بە ئاستێک گەیشت بوو، بێئومێدیەکی گەورە باڵی بەسەر هەموواندا کێشا بوو. کوردستان بەرامبەر دەوروبەرەکەی وەک شوێنێکی بەجێماو لە هەموو بوارەکاندا. ئەو کات مەلا موستەفا بارزانی هات، لە گرنگی داواکاری مافی گەلی کورد تێگەیشت و خۆی وەک داواکاری گشتی مافەکانی گەلی کورد لە عێراق هێنایە پێشەوە. لە کاتێکدا هەندێک هەبوون هەموو هیوایەکیان پۆستێک و ڕێزێکی تایبەت بوو لەلایەن دەوڵەتەوە، بەڵام مەلا موستەفا بارزانی چاوی لە بەرژەوەندی تاکە کەسی خۆی نەبوو، چاوی لە مافەکانی گەلی کورد بوو. دژایەتی کرا و شەڕی لەگەڵدا کرا تا ئەو کاتەی لەگەڵ ئەو کۆمەڵە خەباتگێڕانەی کە لە دەوری کەوت بوونەوە لەلایەن هێزەکانی دەوڵەت و هێزە هەرێمیەکانەوە تووشی کۆسپ و شەڕ و دەربەدەری بوو. لە دەستپێکی چەخماخەی کۆماری کوردستان لە مەهاباد بارزانی و کۆمەڵە خەباتگێڕەکانی ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لە دامەزراندنی یەکەم دەوڵەتی کورد لە دوای جەنگی دووهەمی جیهان. بارزانی کۆماری کوردستانی لە مەهاباد وەک دەرفەتێک قۆستەوە بۆ دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان وەک پارتێکی خەباتگێڕ و مۆدێرن لە پێناو داواکردنی مافەکانی گەلی کورد. کۆنگرەی یەکەم 16 ئابی 1946 بەنهێنی لە شاری بەغداد لە ماڵی سەعید فەهیم بەسترا بە ئامادەبوونی نزیکەی 70 نوێنەر. پێش ئەوەی باسی پارتی بکەین لەم بابەتە دەبێ باسی مێژووی قوڵی بارزانی بکەین بەر لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئابی 1946. کەواتە ئێمە دیرۆک و مێژوویی قوڵترمان هەیە کە پێی دەگوترێ مێژووی هزری بارزانی، ڕێبازی بارزانی، تێگەیشتنی بارزانی بۆ قەزیەی گەلی کوردستان. بەو دەوڵەمەندی و سنجینی و زەنجینیەوە لە قوڵایی بارزانی لە ناو مێژووی گەلی کوردستان لەو حەقیقەتە تێدەگەین کە بارزانی بۆ خۆی، ڕێبازی بارزانی بۆ خۆی، هزری بارزانی بۆ خۆی پانتایی و ئەتڵەسەکەی زۆر گەورەتر لە پارتی دموکراتی کوردستان. بۆیەش ئێستا سەرۆک بارزانی گەورەترە لە حزبێک و لە دیدگایەکی تایبەت. بۆیەشە بەردەوام کە سەرۆک مەسعود بارزانی ئەبینین هەموو تابلۆی کوردستان دەبینین. تەنانەت هەندێک جار سەرۆک بارزانی لە تێفکرین و تێڕوانینەکانیدا جۆرێک لە ڕایەڵەی هەیە لە گرێدانەوەکان کە حیزبەکانیش خۆی تیا دەبیننەوە. بارزانی و پارتی ببوونە دوو فاکتەری بەیەکەوە لە کاوی سەرەکی لە هەر پرۆسێکی سیاسی لە عێراق و دەوروبەر. بەڵام بەهۆی ڕۆڵە کاریگەرەکەی پیلانە نێودەوڵەتیەکان لە دژی بارزانی بەردەوام بوون. پیلانگێڕی ڕوخاندنی کۆماری مەهابادیش یەکێک لەو پیلانانە بوو. ئەو ناچار بوو لەگەڵ هاوڵەکانی بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ لە دوورە وڵات لە یەکێتی سۆڤێت بمێننەوە. ئەو دوورە وڵات و دەربەدەر بوو، بەڵام ڕێگی خەباتگێڕی بۆ دامەزراندنی پارتی هەمیشە بە قوڵاییدا شۆڕ دەکردەوە. کۆنگرەی دووەم لە مانگی ئازاری ساڵی 1951 لە شاری بەغداد لە ماڵی عەلی حەمدی بەسترا بە ئامادەبوونی نزیکەی 30 نوێنەری لق و ناوچەکانی پارتی. لە ناو کوردانی دەرەوە و ناوەی عێراقیش
کار بۆ ئەو پارتە نوێ دەکرا کە لە ناو کوردانی عێراق دامەزرا بوو. کۆنگرەی سێهەم 26 کانونی دووەمی ساڵی 1953 لە شاری کەرکووک بە ئامادەبوونی نزیکەی 35 تا 40 نوێنەر بەسترا. چۆن مەلا مستەفا بارزانی لە دۆخێکی خراپدا لە کوردستان وەک داواکارێکی مافەکانی گەلی کورد هاتە پێشەوە، پارتیش بە هەمان شێوە لە کاتێکدا هات کە کوردستان و خەباتی سیاسی کورد لە هەر کاتێکی دیکە زیاتر پێویستی بە پارتێکی سیاسی و خەبات گێڕی هاوچەرخ بوو. ئەویش ئەو پارتە بوو کە ئەنجامێکی سروشتی خەباتی مەلا مستەفا بارزانی بوو. پارتی ویلادەی قەزیەیەکی قەومی نیشتیمانی نەتەوەیی گەورەیە، ویلادەیەکی زۆر تەبیعی. کە دەڵێم ویلادەیەکی تەبیعی مەبەستمەوەیە بڵێم ڕەتفعل دروستی نەکردووە بە قەدەوەی فعل و فاکتێکی زۆر نیشتیمانی بووە. کە دەڵێم ویلادەیەکی تەبیعی دەمەوێت باسی ئەوە بکەم کە ڕق و چینە دروستی نەکردووە، و کە دەمانەوێت باسی ئەوە بکەین کە زەرف و زەمین و زەمەنی ئەو کاتە دیراسە بکەین، تێدەگەین کە پارتی دروست بووە وەکو زەڕوڕەیەک بۆ قەزیەداری، بۆ خاک، بۆ ملەتێکی بندەست بۆ گەیشتنی بە ئازادی، کەواتە پارتی دروست بووە بۆ ئەوەی گەلێکی بندەستی هەڕەشە لەسەر بەرەو ئازادی ببە. عەبدولکەریم قاسم دوای سەرکەوتنی لە شۆڕشەکەی لە دژی فەرمانڕەوایی پاشایەتی لە عێراق لە ساڵی 1958 هەستی بە گرنگی بارزانی کرد، بۆی هەرزوو داوای گەڕانەوەی بارزانی و هاوڵەکانی کرد لە یەکێتی سۆڤیەت. بارزانیەکان لە سۆڤیەت گەڕانەوە، بەڵام سووربوونی بارزانی لەسەر بەردەوامبوونی داواکاریەکانی مافی گەلی کورد لە عێراق و پیلانەکانی نارانی کورد دژی ئەو مافانە پاڵی بەدۆخەکەونا بۆ ئەوەی هەنگاو بنێت بەرەو شەڕی عەبدولکەریم قاسم لە دژی بارزانیەکان. کۆنگرەی چوارەم 4 تا 7 تشرینی یەکەمی 1959 لە شاری بەغدا لە ماڵی کاکە زیاد بە سەرپەرشتی مەلا مستەفای بارزانی بەسترا. کۆنگرەی پێنجەم لە ئایاری ساڵی 1960 لە بارگای ئەو کاتی حیزب لە شاری بەغدا بەسترا. هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961. کۆنگرەی شەشەم لە سەرەتای مانگی تەمووزی ساڵی 1964 لە شارۆچکەی قەڵاتزێ بەسترا. کۆنگرەی حوتەم لە 15 تشرینی دووەمی 1966 لە گەڵاڵە بەسترا. ئێمە میلەتێکی مەزلومین، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆست. مەلا مستەفا هەموو ئەمەل و هیوای ئەوە بوو ڕۆژە لە ڕۆژان وەزعێکی وا دروست ببێ کە کورد حسابێکی بۆ بکرێ. ئێمە مانانی خۆ نەمانتوانێ هەموو جارێ بڵێن بەخوا ئەزبەنیا هەوا خەونە هیچ نییە، ئەسڵ ئەساسینە نابێ قەت نابێ. گوێمانەگرت و بەپێ ئەوە لەگەڵ ئەوە هیوامان وابوو کە ڕۆژێ لە ڕۆژان شتێک دروست بێ. عادەتەن ئەم وڵاتانە کە دروست دەبێ یا بە شەڕ دروست دەبێ، شەڕ بێ کە ئیستیقراری کرد هەر کەس حقوقی وەرەگرێ. ئێمە ئەوەشمان بۆ دروست بوو لە 1920ەکانە، بەڵام کەمال ئەتاتورک لێی تێکداین چوو لەگەڵ غەرباکانە ڕێکەوت و هەر زمانی مەهابادیش عینیش ڕۆسەکان و ئەمریکایەکان و ئەوانە و شەریکاتی نەوتیان هێنا و قەزێکەمان بوو بژێر لێەوە. هەڵبەز و دابەزە جیاوازەکان لە نێوان سەرکەوتن و کەوتن دوای 10 ساڵ لە بەردەوامی شۆڕش، بارزانی توانی بۆ یەکەم جار هەندێک لە مافەکانی گەلەکەی بە فەرمی بەدەست بهێنێت.
ئەویش لە ڕێگەی بەیاننامەی 11 ئادار و دەستنیشانکردنی ناوچەی ئۆتۆنۆمی لە عێراق کە هەرێمی کوردستانی ئێستا لەسەر ئەو بنەمایە دامەزرا. کۆنگرەی هەشتم لە 1 تەمموزی ساڵی 1970 لە ناوپردان بە ئامادەبوونی 488 نوێنەر بەسترا. ئیرەیی چوارینە هەرێمایەتیەکەی عێراق، تورکیا، سووریا و ئێران نەیانهێشت دەستکەوتی ئۆتۆنۆمی کورد بەو شێوەیە بەردەوام بێت کە بارزانی و پارتی دایانویست بەردەوام بێت. پارتی بۆ ئازادی دروست بووە، بۆیەشە ئەگەر سیرکەی لە نێو تێفکرینی سیاسیانەی پارتی بەردەوام هاوارێکەیە بۆ ئازادی، بانجێکەیە بۆ سەربەستی. بۆیەشە نەیارانی پارتی کە قسە لە کوردستان و کوردەکەن ڕویان لە پارتیە، بۆ ئەم ڕایەڵە دەزانن کە ئەوە پارتیە نمایندەی ئازادی گەلێک دەکا کە نەگەیشتۆتە ئازادی ڕزگاری نیشتیمانی بەمانە تەواوەکەی. بۆیە شەڕ لە دژی ئەو دەستکەوتە کرا و پیلانێکی نێودوڵەتی بە ناوی جەزائیر لە ساڵی 1975 داڕێژرا و هەندێک کڕین و فرۆشتن لە نێوان عێراق و ئێراندا کرا و شۆڕشی کورد بۆ ماوەیەک دامرکێنرایەوە و جارێکی دیکە بارزانی و هەوڵەکانی دەربەدەر کرانەوە. بەڵام وەک هەمیشە بۆ ماوەیەک ئاگری شۆڕش دادەمرکێنرێتەوە و چاوەڕێی دەرفەتی گونجاو دەکات بۆ ئەوەی جارێکی دیکە شۆڕش سەر هەڵبداتەوە. مەلا موستەفا بارزانی بە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان دۆخەکەی بۆ ئەوە ئامادە کرد کە خەباتی دوای خۆی بەردەوام بێت و دەرکەوت کە هەرزوو دوای نسکۆی جەزائیر شۆڕشی گوڵان لەسەر دەستی پێشمەرگەکانی پارتی هەڵگیرسا و کێشەی کورد لە عێراق بە گەرم و گوڕی هێنایە مەیدانی تاوتوێکردن. علاقاتت مەتگەل حکوومەتە عێراقی vêgavê baş nîne çunkî bi rastî beyana 11 Azarê çend ştekî esasiyet têde nehatine çareserkirin. Tehdîda mantıqa Kurdî heta vêgavê nehatiye kirin. İhsa nehate kirin. Wesîğa hukmê zatî ku lazim e bû milletê Kurd bête tetbîq kirin heta vêgavê gel hikûmeta Iraqê em negeştîne netîce. Ev ne tiştê esasiyet ku milletê Kurd سعيت كاتن كو بخو جيب جيب كا حتى اوش نهينا كرن تشتكي معلومة كو علاقات باشنينا ودبيجنش حوار يا هيتنا بين ممثلة حركة كردي شورشي وحزبات قال حكومتي اما حتى فيقا تشتكي ايجابية كو تصور بكين دي معالجة مشاكلات مكا ام نابيني. مركزي ويدم بيانا بياني كنت بدين طري جهانا عطينا مركزي ويدم بيانا بياني كنت بدين طري جهانا كتاب خليكم دايتي وكل مدار لما يكم تقيدي لي مشكا أمري غزانا بينا كن بيمانا ربازاني القدسان يا نمانا ربازاني القدسان يا نمانا. پارتی لە دۆخ و قۆناغی هەمەجۆردا توانی کۆنگرەکانی لە کاتە دیاریکراوەکانی خۆیدا ئەنجام بدات و بەرنامەی پارتی ساڵ بە ساڵ بە گوێرەی پێویستی خەباتی سیاسی و پێشمەرگایەتی بەرەو پێش ببات و بەسەر هەموو ئاستەنگ و چالنجەکاندا سەر بکەوێت.
لموی گل خباتی میداگی سان عمری غزال بینا کن پیمانا دوای نسکۆی جەزائیر پارتی چ وەک حیزبێکی هاوچەرخ و چالاک یانیش وەک پێشمەرگە و شۆڕژگێڕی مۆدێرن دوای کۆچی دوایی مەلا موستەفای بارزانیش بە سەرکردایەتی سەرۆک مەسعود بارزانی وەک بەردەوامی پێدەری ڕێبازی بارزانی و شۆڕشەکانی بارزان هەر بەردەوام بوو. کۆنگرەی نۆیەم لە 4 تشرینی یەکەمی ساڵی 1970 لە زیەوەی دەڤەری مەرگەوەڕ بەسترا کە تێیدا بە تێکڕای دەنگ مەسعود موستەفا بارزانی بە سەرۆکی پارتی هەڵبژێردرا. نەفرەتی پیلانگێڕیەکەی جەزائیر بەسەر عێراق و ئێراندا هات و کەوتنە شەڕێکی 8 ساڵە و بە دەیان ساڵ ئەو دوو وڵاتە لە کاروانی بەرەو پێشچوونەکان دواکەوتن. سوپای عێراق لە ساڵانی هەشتاکان بە بۆردومانکردن بە چەکی کیمیایی و جێبەجێکردنی پرۆسەی ئەنفال و جینۆساید وێرانکردنی گوندەکان نەیانتوانی خەباتی پارتی بۆستێنن بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشچوون و بەهێزتر بوون تاوەک پارتێکی کوردی بەهێز و سەردەمیانە لە وڵاتانی هەرێمی و جیهان بەگشتی دەنگیدایەوە و وەک لایەنی فەرمی نوێنەرایەتیکردنی گەلی کورد مامەڵەی دیبلۆماسی لەگەڵدا دەکرا. ڕۆژی سەد فراتی یەکجاری بۆ شەدیدان ڕێکوگەکەینە دیاری ڕێگا ڕەسوان دەرێنە مەنزوڵمان ڕێگا سەیا هەڵەت ڕێزامی دڵمان. ومن متأكدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە یا وەزعەکە بە عامە گۆڕێ یعنی وەزعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی یا دژمن ناچار ئەبی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بێت ناچار ئەبی بیلەوە. نەکەی پەیمانە ڕێگەنی ڕاپەڕێوی کوردستانە ڕێگە گەشتی و ئازادی و دیموکراتی خۆری دەشتی بەیداغی زەرمی پاتی. کۆنگرەی دەیەم 2 تا 12 کانونی یەکەمی 1989 لە مەرگەوەڕ بە بەشداری 332 نوێنەر بەسترا. پارتی یەکێک بوو لە فاکتەرە سەرەکیەکانی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 و ڕزگارکردنی کوردستان لە ژێردەستی ڕژێمی سەدام حوسێن و ئیدارەدانی ئەزموونی فەرمانڕەوایی بۆ ماوەی 33 ساڵ. و هەرچی پێویستە بەرەی کوردستانی تاکو کاتی دامەزراندنی دەوڵەتی قانون و انتخاباتێکی ئازاد لە سەرتاسەری کوردستان بکرێت و هەموو هێز و توانایەتەوە هەوڵ ئەدات کە لە پشتی ئەو کەوادر و ئەو دام و دەستگانەیکە ئیدارەی وڵاتەکەمان ئەیکەن ئێمە حاضرین بەڵام بە هیچ شێوەیەک نامانەوێت سیغەیەکی معەیەن فەرز بکەین لەسەر جەماوەری گەلی کورد بەڵکو ئەبی کوردستان ببی بە نمونەی دیموکراسی و ئازادی. دوای سەرهەڵدانی ساڵی 1991 لەشکری عێراق جارێکی دیکە هێرشی کردەوە سەر کوردستان و خەڵکی کوردستانی بە هەموو چین و توێژەکانەوە بەرەو سنوورەکان ئاوارە و دەربەدەر کرد و کۆڕەوی ملیۆنی ڕوویدا. پێشمەرگەی پارتی بە سەرۆکایەتی سەرۆک مەسعود بارزانی توانی بەرەو پێشچوونی لەشکری سەدام حوسێن ڕاگرێت و تووشی گەورەترین شکستی بکات و داستانی کۆڕێ تۆمار بکرێت. بێگومان ئەم سەرکەوتنە بەدەست نەدەهات ئەگەر هەموو چینەکانی ملەتی کورد نەببان بە یەک و لەبەرەوەی ئەم یەکەتیە بوو بەهۆی سەرکەوتنی ملەتی کورد ئێمە ئەبی پێش هەموو شتێک ئەم یەکەتیە بپارێزین لاپەڕەیەکی تازە بکرێتەوە لە کوردستان ئەوەی ڕابردوو لەبیر هەمومان بچێتەوە ئەبی بەرەو ڕۆژی ڕووناکتر بەرەو سەرکەوتن بەرەو پێشکەوتن هەنگاو بنین ئیمڕۆ ڕۆژی ئاوەدانکردنە ڕۆژی ئەوەیە وڵاتی خۆمان ئاوەدان بکەین بۆ ئەوەی دوژمنان نەڵێن کورد هەر لە جەنگدا زیرەکن
بەڵکو ئەویسپاتی بکەین کە کورد لە ئاوادانکردنی وڵاتەکەشیان زیرەکەن ئەگەر مەجاڵیان کرد. بۆ وەفدەکان و پێشوازی ئەو خیتابە بوو کە جەنابی سەرۆک لە کۆی لە نەورۆزی کۆی باسی کردەوە کە داوای کردەوە ئێمە لە شەرعیەتی سەوری شاخەوە بینەوە شەرعیەتی موسسات و ملەتی ئێمە نوێنەرانی خۆیان موسساتی خۆی هەلبژێرێ لە هەرێمی کوردستاندا. سەرۆک مەسعود بارزانی ڕۆڵێکی سەرەکی لە بنیادنانی پەیوەندی جیهانی و هەرێمی کوردستاندا هەبووە، هەر لە یەکێتی ئەوروپا، بەریتانیا، ئەمریکا، تورکیا، ئێران تا دەگاتە وڵاتانی عەرەبی و کەنداو. سەرۆک بارزانی یەکەم کەس بوو دوای ڕاپەڕین داوای هەڵبژاردننی ئازادی لە کوردستان کرد. وەک وەڵامێک بۆ ئەو داواکاریەی سەرۆک، هەڵبژاردن بۆ یەکەم جار لە ساڵی 1992 ئەنجامدرا. لە ئەنجامدا کرۆکی بناغەی دەسەڵاتی کوردستان لە مێژووی عێراقدا دامەزرا. پارتی بوو بە سەرکێشی ئیدارەی هەرێمی کوردستان و بەرامبەر تەواوی کەم و کوڕی و پێویستی و چالنجەکان خۆی بە بەرپرسیار زانی و لە بەردەم پیلانگێڕی ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی دژی ئیداری هەرێمی کوردستان خۆڕاگر بوو. ڕاستە بەشێک کە ئێستا ئێمە قسەی لێ دەکەین خۆشبەختانە ئازادە و ساحیبی حکوومەت و دامەزراوە شەرعیەکانی کوردستانین، بەڵام کە ئێمە لە نێو پارتی دیموکراتی کوردستان بیر دەکەینەوە هەمیشە ئەتڵەسێکی گەورەتر لە باشووری کوردستان لە زهن و خەیاڵ و تێفکرینماندایە کە ئەویش ئەتڵەسی هەموو کوردستان و تێگەیشتنە بۆ هەموو کورد و چارەسەرە بۆ هەموو خاچی کوردستان. بەڵام بەپێی ئەم واقعەیە کە هەیە ئێستا ئێمە بەڕێزگرتن لە دەرودراوسێ بە تێگەیشتن لە پرۆسەی ئاشتی بە دروستکردنی ڕایەڵەی دیالۆگ سازی لەگەڵ دەوڵەتان دەمانەوێ ئەم نموزەجەی باشووری هەرێمی کوردستان کە خۆی لە حکوومەتی کوردستان، پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەبینێتەوە لەگەڵ دامەزراوەکانی تر ببین بە ڕووی پۆزتیڤ بۆ پارچەکانی تریش. کۆنگرەی 11 ساڵی 1993 لە هەولێری پایتەخت بە بەشداری 2176 نوێنەر بەسترا. بە سەربەرزیەوە سەردانوێنم بە ئێرادەی ئێوەی تێکو و پەیمان بیت هەر برا بچووکی هەمووتان بم، هەر پێشمەرگەی کوردستان بم و تا گیانمان تێدا مابی لە خزمەتی کورد و کوردستان دەرنەچین. زۆر سوپاس. هەروەها وێڕای ئەو هەموو کۆسبوو لەمپەڕانە ئەو ئیدارەیە توانی بۆ ماوەی 33 ساڵ تاکو ئێستاش هەر بەردەوام بێت. پارتی سەرکردایەتی پرۆسەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کرد و قەوارەیەکی دیاریکراوی بۆ کوردانە بۆ جێگەی شانازی هەموو تاکێکی کورد. دروستبوونی پارتی ضرورەتێکی مێژوویی بوو لە کاتێکدا دامەزرا کە نەتەوەی کورد تووشی ناومێدیەکی زۆر ببوو. ئەگەر ئەو کاتە پارتیەکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بیر و باوەڕی بە دیموکراتیەت و بە مافی ڕەوای گەلی کورد نەبا، زۆر زەحمەت دەبوو کە گەلی کورد لەو میحنەتە بتوانی دەرباز ببی. بۆ ئێمە وەکو پارتی جێگەی شانازیە کە زۆر لە دەستکەوتە گرنگەکانی نەتەوەیی کە بە دەستی گەلی کورد هاتووە لەسەر دەستی پارتی بەدەست هاتووە. بەلای منەوە لە هەمووی گرنگتر پارتی توانی
امید بخاطر جێگەی ناومێدی لە ناو دڵی هەموو کوردێکدا پارتی توانی وا لە کورد کات کە بڕوای بەخۆی بی و هەر ئینسانێک یا هەر حزبێک ئەگەر بڕوای بەخۆی نەبی زۆر زەحمەتە هەنگاو بەرەو پێشەوە بنێ و بەرەو سەرکەوتن بڕوات. من خۆم لەو ڕۆژە لەدایک بووم لەژێر سێبەری ئاڵای کوردستان لە سابلاغ لەدایک و هەموو دەقیقەیەکیش ئامادەم لەژێر سێبەری ئەو ئاڵایە و بۆ ئەو ئاڵایەش بوو. کۆنگرەی 12 6 تا 14 تشرینی یەکەمی 1999 لە هەولێری پایتەخت بە بەشداری 1473 نوێنەر بەسترا. What happened is, just prior to that, in 88, Saddam Hussein had started destroying all the villages. When we got there in 91, there were somewhere between 4,000 and 5,000 destroyed villages in all of northern Iraq. It was terrible, terrible. And you could walk in there, and you could, there wasn't a rock in there that you couldn't pick up because he had crushed all the rock where they couldn't rebuild. So you had this terrible thing of 5,000 villages being destroyed, people being homeless, and then on top of that, the war of the Iraqi army pushing the old people and the children and the women out of northern Iraq. What Kak Massoud did, he rallied all the people. He never let them lose heart. I mean, he kept in their minds the whole time that they would survive and they would make it better. And what he did is he got them all together. He got them back in those villages. He rebuilt those villages. He rebuilt the towns, and he brought it up to the level that you have now. No one in world history. Now, the other thing about that, he got no money from anybody. The U.S. didn't give him any money. The Brits didn't give him. He got no money. He did all of the improvement in Kurdistan from 1991 up through 2003. All the improvement in Kurdistan was on the shoulders of Massoud Barzani, and he did that himself. You don't have another example in world history where a leader has taken people from being that far down to that far up in that short a time. 12 years, a destroyed country rebuilt, and rebuilt beautifully in 12 years. I don't know of another leader that could have done that. He is I think I look at Massoud Barzani as one of the world's greatest leaders in my lifetime. سیاست پارتی ناوام شرکت کروشی سیاست پارتی سیاست که آشتیخانه مدبی گلیمت جیانه که بختور دا بجید آسیه دا بجید اما بو هنده و بخواد ما به تجیب و پیشیاب لشکرکی مجهد منظم شبا و کزیان گردنو نعلى پیدا شورشی سختی اینو وقرا شبا و کزیان گردنو نعلى پیدا شورشی سختی اینو قبان خرشون از نمونا و نشان جیلم ویگب خباتی میدا گسان امره غزال بینا کن پیمانا امره غزال کردستان زاویتا ایکل دستکفتیت مزن یه لشکر کردستانه و قناغه که نو درست کرد بخباتا لشکری یا ملت کرد زاویتا بیرا نتوایت یا کردایتیت ناف لشکر دا زیده کرد زاویتا پیچه بو لای رای خستنه و لای اداره و لای مشقا سربازی و تشتکی نو تقدیم بکرد بو لشکر کردستان
لە ساڵی 2003 پارتی ڕۆڵێکی سەرەکی لە ڕوخاندنی ڕژێمی بەعس و هێنانەکایی سیستمێکی فەرمانڕاوایی نوێ لە عێراق هەبوو کە کورد تێیدا فاکتەرێکی سەرەکی بێت لە دەسەڵات. The first time that I worked at length with him was in 2005. He was President Masoud Barzani's principal advisor in the negotiations on the Iraqi constitution, and I was there to provide outside advice. And he impressed me enormously by his seriousness, but also by how quickly he learned the subject matter. I always felt that at the beginning of this process I provided some useful advice, and by the end of the 5 weeks I wasn't necessary because Masroor understood all the issues. He had a very good strategic sense of how to advance Kurdistan's goals, and he made a major contribution to constitutional arrangements in Iraq that basically secure Kurdistan's status as a completely self-governing region. If he wasn't there, I don't think Kurdistan would have achieved what it did in the 2005 constitutional negotiation. تلتحقون بإخوانكم الأسود الذين التحقوا أسود لواء دهوك وأسود لواء أربيل بأصعب المواقف. وبهذه المناسبة يجب علينا أن نذكر جهاد ونضال المرحوم الملا مصطفى البارزاني الذي ضحى وجاهد سنينا عديدة من أجل الحرية والديمقراطية. واليوم ابنه البار السيد مسعود البارزاني يسير على نفس نهجه، فكان خيمة دافئة وأمينة لكل القوى السياسية الوطنية العراقية، ونحن لا نعتبره قائدا كرديا فقط ولكن قائدا عراقيا. هەر لە سەرەتای مێژووی هەڵبژاردنەوە لە کوردستان لە ساڵی 1992ەوە لەسەر ئاستی عێراقیش لە ساڵی 2005ەوە پارتی هەمیشە حیزبی یەکەم و بێڕکابەر بووە. دانپێدانانی نێودەوڵەتی بە قەواری هەرێمی کوردستاندا هاتە دی و مامەڵەیەکی فەرمی عێراقی هەرێمی و نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستاندا کراو. لە ساڵی 2005 سەرۆک بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردرا. بقى مسعود البارزاني، أنتم إذا ما تبايعون الرأي إلى مسعود البارزاني ما راح تتوجهون إلى الأمانة ولا راح تقولون حلونا أي مشكلة. فأنا عد هذا الموقف لا أزال. مسعود البارزاني يمثل الزبدة والعصيرة من كردستان، مو يوم يطلع على واحد يسوي شغب ويسوي نفاق ويسوي مشاكل. ومسعود أنا أعرفه رجل مرن من يحتاج والمرونة وصلب من يحتاج الصلابة. بس ما أكد هو لا يبحث عن مشاكل، يبحث عن علول دائما. پارتی لە پێناو بەرژەوەندی گشتی بەردەوام داوای یەک هەڵوێستی کردووە و ویستوێتی لایەنەکانی دیکەی کوردستان لە حکومڕانی لەگەڵیدا بەشدار بن. مژدە بێت لە گیانی پاکی سەرۆکی گەورەی کوردستان و سەرکردەی درێژترین شۆڕشی ڕزگاری خواست بارزانی نەمر و ڕۆڵە دڵسۆزەکەی کاک ئیدریس مژدە بێت لەیان کە ئەو ئامانجانەی لە پێناویانە ژیانی خۆیان و خەباتی خۆیان تەرخان کردبوو وا خەریکە دێنە دی. هەندێکیان هاتۆتە دی، ئەوانی تریش بەڵێن بە گیانی پاکیان دەدەین کە تا بەدیهێنانی هەمویان لە ڕێگای خەباتی ڕزگاری خوازی و دیمۆکراسی درێغی نەکەین. لە حزوری گیانی پیرۆزی سەرۆک بارزانیدا بەڵێن نوێ بکەینەوە کە هەتا سەر هەتا دوادڵۆپی خوێن لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان خەبات بکەین.
لە بەغدا شوێڕای ئەوەی پارتی لەسەر ئاستی حیزبەکانی دیکەی کوردستان هەمیشە یەکەم بووە، بەڵام لەگەڵەوەشدا لە پێناو یەک ڕێزی کورد پۆستە باڵەکانی وەک سەرۆک کۆماری بۆ یەکێتی هێشتۆتەوە. کۆنگرەی 13 یازدەی کانونی یەکەمی 2010 لە هەولێری پایتەخت بە بەشداری زیاتر لە 1500 نوێنەر بەسترا. بەناوی خۆی گەورە و مێرەبان هەواڵانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست، سپاس بۆ خۆی گەورە، سپاس بۆ ئێوەی خۆشەویست. کۆنگرەکەمان بە سەرکەوتووی کوتایی پێهات و ئەمە دیموکراسیەتە. من بەم بوونەوە دەمەوێ زۆر بە گەرمی سوپاسی بێپایانم پێشکەش بە خەڵکی هەولێری خۆشەویست بکەم بۆ ئەوەی کە ئەمە ماوەی هەفتەیەکە تەحەمولی ئێمەیان کردووە و ئێمەیان لە باوەش گرتووە وەکو هەمیشە، کە بەڕاستی جارێکی تریشی سپاتیان کرد کە شاری کوردپەروەر و شاری مێژوو و شاری بارزانی و شاری کورد و کورداتیە. سپاس بۆ هەموو خوشک و برایان، سپاس بۆ هەموو دەستگاکانی ئەمنی هەرێمی کوردستان، پێشمەرگە، پۆلیس، ئاسایش کە توانیان بە شەونخوونی و بە هەوڵ و تێکوشانی خۆیان کە ئەمن و بارێکی خۆش لە ئەمن و ئاسایش بەرپا بکەن و وەزعێکی وا تەمین بکەن کە کۆنگرەکە بە خۆشی و بە سەلامەتی تەواو ببی. دەبینە خاوەنی یەک دەستگای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و ئومێدەوارم کە لە ماو دووە ئێوە زیاتر خۆتان ماندوو بکەن، زیاتر هەوڵ بدەن خزمەتی میلەتەکەتان بکەن، زیاتر ئەمن و ئاسایش بۆ خەڵکی کوردستان بەرقرار بکەن. ئەم دەستگانە بە پێی یاسا و ڕێسەکانی پەیوەنددار جێگای هەر دڵسۆزێکی ئەم نیشتیمانەی تێدا دەبێتەوە بۆ ئەوەی توانەکانی بخاتە خزمەت پرۆسەی پاراستنی ئاسایشی وڵات و سەرماڵی هاوڵاتیان و پێوەریش توانا و دڵسۆزی بۆ گەل و نیشتیمان دەبێت و ئەو ئەنجومەنە دامەزراوەیەک دەبێت بۆ کۆکردنەوەی باشترین توانای خەڵکی کوردستان لە پێناو پاراستنی ئاسایشی نیشتیمانی. بەڕێزان، دام و دەستگامنیە سەرکوتکەرەکانی داگیرکەرانی کوردستان و دوژمنان ئاساواری خراپیان لە پاشخانی هزری هاوڵاتیانمان بەجێهێشتووە. بۆیە کاتێک دام و دەستگای ئاسایش و هەواڵگەریمان دامەزراند، هەوڵی زۆرمان دام ئاساوارە ئاوێتەی ناوبانگی دەستگاکان نەبێت و ڕاچاوی پرەنسیپە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ بکرێت بۆ ئەوەی دەستگا ئەمنی و هەواڵگەریەکانمان بە پێی ستانداردی جیهانی کار بکەن و لە پێناو ئەمەدا بەرنامەی زۆرمان بۆ فراوانکردنی پەیوەندیە جەماوەریەکان داڕشت تاکو خەڵک لە دەستگاکانمان نزیک ببنەوە و ئەم دەستگانە بە خزمەتکار و پارێزەری سەر و ماڵی خۆیان بزانن و خولی جۆرە و جۆری مافەکانی مرۆڤ بۆ ئەفسەر و ئەندامانی ئەم دەستگانە دراوە. لە کاتێکدا جیهان هەمووی سەرقاڵی شەڕی تیرۆریستانی داعش بوو کە بە پشتیوانی هەواڵگیری وڵاتانی جیاجیا سڕینەوەی قەوارەی کوردستانیان کرد بۆ ئامانج.
بە حکمەتی سەرۆک بارزانی و بوونی پێشمەرگەکانی پارتی و پەیوەندیەکانی پارتی لەگەڵ هەندێک وڵاتانی دراوسێ و ئەوروپا و ئەمریکا هەموو وڵاتانی هێنایە سەرخەت بۆ پشتیوانیکردن لە کورد و لەگەڵ پێشمەرگە پارێزگاری لە هەرێمی کوردستان کرا. سەرۆکێکمان هەیە ئەتوانێت لەم دووخانە هەموو بە سەلامەتی دەربازمان بکە. لەبەر جەنابی سەرۆک من هیچ خەمێکم نەبوو. دەمزانی ئەتوانێت ئەگەر ئێمەش بێ ئومێد ببین ئەو ئومێدمان بۆ بێن. سپاس بۆ خودێ مەزن، سپاس بۆ پێشمەرگێت قەهرەمان و فەرماندەیت قەهرەمان ku divê roja dîrokî da dastaneka mezin hate tûmarkirin ser destê wan qehremanê û ez lêre şingarê mizgîniya rizgarkirina şingarê gelê Kurdistanê radgeyînim. ملتێکی بەوەفاین لێرە دۆجارێک درەڵێم سوپاسی ئەو پەیمانان دەکەین بۆ ئەو داعمەی کە بۆ ئێمەیان کرد بەڵام ئێمە خوێنماندا ئێمە خوێنمان پێشمەرگە توانی بە سەرۆکایەتی بارزانی ئەفسانەی داعش تێک بشکێنێت و کوردستان لە مەیدانی پێشکەوتن بەردەوام بوو. هیوا و ئومێدی پارتی و سەرۆک بارزانی تەنیا لە سنوورە ئیداریەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵدا نەوەستان، بەڵکو زیاتر چوونە پێشەوە بۆ کوردستانێکی تەواو سەربەخۆ، ئەویش لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسی فراوان و ڕیفراندۆمێکی مێژوویی لە پێناو سەربەخۆیی لە 25 سپتەمبەری ساڵی 2017. خەڵکی کوردستانê dê şerعiyetê de te referandumê nel derve dê şerعiyetê de کوردستانێکی بەهێز و یەکڕیس و سەربەخۆ دەتوانێت ببێتە بەشێک لە چارەسەری هەندێک لە کێشەکانی ناوچەیی و نێودەوڵەتیش. بۆ ئەوەی ئێمە سەربەخۆ بین ئەبێ سەربەخۆمان بین. ڕووداوێک بوو هەموو جیهانی سەرقاڵ کرد و لەرینەوەیەکی لە گۆمی وەستاوی ئاوی کێشەی کورد هێنایە ئاراوە. یا ژیانی بندەستی هەڵدەبژێرین یان ژیانی سەربەستی و سەربەخۆیی. باجی ژیانی بندەستی
لە دەستدانی ئێرادە و کەرامەتە بەڵام ئەژی باجی سربەخۆیی و سربەستی سەرفیرازی و شەڕەفە بەڵام ممکینە بمرین. ئەمە 100 ساڵە گەلی کوردستان سزا ئەدەن ئەرێ تێر نەبوون لە سزادانی خەڵکی کوردستان. بەڵام وەک هەمیشە هەر دەستکەوتێکی گەورەی کورد پیلانگێڕیەک لەلایەن نەیارانی کوردەوە بۆیدا دەڕێژرێت و ئەم جارەش پیلانی 16 ئۆکتۆبەر بوو. حيفكوا هندك خيانات خيانات 16 أكتوبر وحكومة العراق توشي غرورك ودور. زيادة الكرة جناب سلوكنا وخوينا من لخوينا هنقول رنجين ترنيا خوينا من لخوينا هنقوش عزيز ترنيا اگر از حس کم بونگو بیجن اگر دشمن لیره درباز بیمان و نمانا میا بجر سروی انده سوز بتیاش دست برده اگر خود فرصت بدتن هم زور مطمئنین حول قوات خودی چوا دشمن همه جارسه دست اینگو هاتیش شکاندن لیرش عینا تجده بیده اكا وراس بيجن عودة خنا جمينا بومن یا بیا وکی فرهنگی دائم دی برف پیش چین خونا چمینین وەک هەمیشە و دوای هەر پیلانگێڕیەک پارتی دووبارە بە هێزێکی زیاترەوە دەگەڕێتەوە. ئەم جارەش گەڕایەوە و لە سەرکردایەتیکردنی ئیدارەی هەرێمی کوردستان بەردەوام بوو.
نعرفي دا شورشي سختي أينو قبعان خرشون از دغونا ونشان جيلا مويقب خباتي ميدا قسان أمري غزال بيما كين بيمانا ريبا زاني وكردستان يانا ريبا زاني وكردستان من مسرور مسعود مصطفى بارزاني بخدای مزن سوین دخوم که به دلسوزی و پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق کەم و ڕێز لە یاسا پەچاوکرەوەکان بگرم. ئێمە پابندبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ بنیادنانی کوردستانێکی بەهێزتر و حکوومەتێک کە خزمەتی خەڵک بکات نەک بە پێچەوانەوە. کۆنگرەی چواردە سێی تشرینی دووەمی ساڵی 2022 لە شاری دهۆک بە بەشداری زیاتر لە 1000 ئەندام بەسترا. پارتی من زۆر جارێ گوتی پارتی دار بەڕوێ نەب سووتنێ نەب بڕینێ پارتی نافناچی ئەوێت کۆ حاضر کرێ لیڤیان دێبن پارتی نەمینی وەڵا خۆ زەحمەت نەدەن چونکە ئەوێ ڕۆژێ نامی پارتی ئەنجامێکی سروشتی مێژوویەکی پڕشانازی ئێستایەکی بەهێز کوردستانێکی بەهێزتر بەرەو ئایندەیەکی پرشنگدار دەچێت. پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو لایەنگران و هەموو دڵسوزانی گەلەکەمان دەکەم کە کونگرەکەمان کونگرەیەکی نەوعی دەبی و لە هەمان کاتیشدا سەرخۆشی لەوانە دەکەم کە خۆیان ئامادە کردبوو فاتحە بۆ پارتی بخوێنن. ئەوەڵان ئێستا کاتی هیممەتە کاتی ئەوەیە دەست بدەنە ناو دەستی یەک و هەمووتان بە بیر و باوەڕێکی پۆڵاین همت بکەن و خزمەتی پارتەکەتان بکەن و خزمەتی گەل و نیشتیمانەکەتان. وەسیەتی بارزانی بوو من و کۆکدریس بە دڵ و گیان ئێمە وەسیەتەکەی بارزانیمان بەجێگەیاند. مەسەلەی ڕێبازی بارزانی ڕێبازی بارزان ئەوە نیە هەر کەسی جەمەنانەیەکی سووری بەست و ئەمە بارزانیە. مەسەلە عەقیدەیە و بیر و باوەڕە. بیر و باوەڕی ئێوە ڕێبازی بارزانی. هەزاران سڵاو بۆ گیانێ پاکی شەهیدا و هەر سەرکەفتی بوو. پارتی چۆن مێژووی تۆمار کرد
ئێستا چۆن هەیە بە هەمان شێوە بۆ ئایندەش ئامادەیە.